گۆڕانی کەش و هەوا و پیسبوونی ژینگەی دوو سەرەکیترین کێشەن کە لە کوردستانە و لە عێراقا ئەبینرێت بەڵام هیچ کاردانەوەیشی بۆ نییە. ئەمە لە هەموو گیانە هەیە بەڵام بەداخەوە لە کوردستانە هیچ وشیاریەک نییە تا ئێستا بەرامبەر کلایمەت چێنج. پیسبوونی سەرچاوە کەشت و کاڵەکان یەکێکە لە کێشە هەرە گرنگەکان لە کوردستان. وێم بەرنامەی خۆی هەیە بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە. جا کەمپین بێت بۆ پاکراگرتنی ژینگە، پێشانگای فۆتۆگرافی بێ دەربارەی ئەو چالاکیانەی کە پارێزەرانی ئاو و پارێزەرانی ژینگە ئەیکەن و لە ڕێی دۆکۆمنتاریەکانمانەوە بێ کە پەیوەندی بە ڤم میدیاوە هەیە لە ڕێی ئەو ڕێکارانەوە ئێمە ئەمانەوێت خەڵک وشیار بن بەرامبەر ئەوەی کە چیتر گۆڕانی کەشوهەوا کلایمەت چێنج لێرە پرسیار نەبێ بەڵکو واقعێک بێ قەوڵ بکرێەوە کار بکەین بۆ کەمکردنەوەی کاریگەری گۆڕانی کەشوهەوا کە هەموو دنیا لە ئێستا پێوەی گیرۆ دەبووە. ئەو بابەتانە بهێنینە بەرچاوی خەڵک و هۆشیاریان بکەینەوە و بە جۆرێکیش پیشانی بدەین، بە جۆرێک کەمپینەکان بەڕێوە ببین کە لە کۆتاییە کاریگەری دروست بکات. ویم فاوندیشن لە سەرەتای دروستبوونیەوە ئێوێ بەڕۆڕووی ئەو کێشانە بێتەوە ئەو توندوتیژیانی کە بەرامبەر ژنان دەکرێت. ئامارەکان پیشانمانەیە کە بەردەوام لە زیادبوونەیە. ئەمە کارەساتێکی گەورەیە و ئێمە بێ هەڵوێستەمان لەسەر هێبێت. باوەڕمان بۆیە کە بێ جێندەر باڵانس هەبێ بەڵام لە جێندەر باڵانس مەبەستمان لە ژمارە نییە. مەبەستمان لەوە نیە ئەبێ 5 کچمان لابێ 5 کوڕمان لابێ. مەبەستمان لەوێ ڕۆڵ و کاریزمایی ئەو کەسانەیە تا چەندێک ئەوان نەتوانن دەسەڵاتیان هەبێ و تا چەندێکیش ئەو فەرمانبەرانی ئەو کارمەندانی لەژێر دەستی ئیشەکەن ئۆردەرەکان یا ئاراستەکانە لیوەرەگن و بە قسەیانەکەن. بۆیە ئێمە لەم مەجالەیە کۆمەڵێک ڕاهێنانمانە بێت بۆ دەستگاکانی میدیا کە لە ئێستا لەگەڵ تەلەگرافە لە پەیوەندیین بۆی بتوانین بەیەکەوە کار بکەین و کۆمەڵێک وەرکشۆپ و ڕاهێنان کە نەتیجەی هەبێ لەگەڵ موسسەکانی ڕاگەیاندنا بیکەین. جگە لەوەش دووبارە بگەڕینەوە قۆناغەکانی سەرەتای پەروەردەکردن لە سەرەتاییەوە بابەتمان هەبێ لەناو بابەتە پەروەردەیەکانە کە باس لە ڕێخستنی جێندەر باڵانس بکات. سایکۆلۆژیای ئینسانی ئێرە گۆڕاوە، وردە وردە بەزەیی لێرە نەماوە و هەندێک جاریش ئەو ئۆبجێکتانی کە لە بەردەستان و هیچ قوتێک یا هێزێکیان نییە بە بەسیترینیان پشیلە و ساکە لەسەر جادەن ئێمە ڕقی خۆمان بۆوان هەڵەڕێژین. بەداخەوە پەروەردەی بەعزێ خێزانێک ئەوەیە کە مناڵەکانیان هاوسۆز نەبن لەگەڵ ئاژەڵان. ئەمە خۆی لە خۆیان کارەساتە تۆ مناڵەکەت فێرەکەی سۆزی نەبێت. ئامارەکان پیشانمانەیە کە ئەو مناڵانەی لە مناڵیەوە توندوتیژن بەرامبەر ئاژەڵان کە گەورەی شەبن ئەم تایبەتمەندیە گوازرێتەوە و لە گەورەی شاهر بەرامبەر مرۆڤەکان و هاوژینەکانیان توندوتیژە بن. بۆیە بابەتەکە زیاتر پەیوەندی بە پەروەردەوە هەیە وەکەوەی کە ئێمە بمانەوێت بە ئەنقەست ئازاری ئاژەڵک بین. پەیوەندی بۆ هەموو ئەزمونە خراپی ئەم 14 ساڵی ڕابردووە هەیە کە بە بەردەوامی شەڕ و تیرۆ لەم وڵاتە هەیە. بۆ ئێمە زۆر گرنگە زیاتر چاومان لەلایەنی پەروەردەی خۆمان بێ لەگەڵ ڤاکسینەیشنی ئەو ئاژەڵانەی کە هەن. توندوتیژی بەرامبەر ئاژەڵان کارەساتێکی کێیە لە کۆمەڵگای ئێمە چەندین پرۆگراممان هەیە لەگەڵ ڕێکخراوەکانی کەیە بۆ خزمەتکردنی ئاژەڵان. کێشەیەکی تر کە هەمانە پشتگیری نەکردنی کارسازانە. یەکێک لەو خاڵانی کە ئێمە لە ڤم فاوندیشن ئیشی لەسەرەکەین و ئەولوێتی کاری ئەمە پشتگیریکردنی دەستپێشخەری کارە یا بە جۆرەی کە بڵێن بازرگانی بچووکە بۆ ئەو گەنجانی کە زانکۆیان تاو کردو یا ئەو گەنجانی ئەسان خوێنەواریشیان نییە و هیچێکێ لە پرۆگرامەکانمان خوێندنی زمانی ئینگلیزیمان نەکردو بە مەرج کە ئەوە یەکێک بۆ لەو بربەستانی کە گەنجی ئەمڕۆبۆی دروست بووە. ئێمە گەنجانێکی زۆر بەتوانە و بەهرەمەندمان هەیە کە خاوەنی بیرۆکەی تازەن و ئەیانوێ گەشەی پێبن. ئێمە لە ڤێم ئەتوانین پاڵپشتیان بین نەک تەنها لە ڕووی مادیەوە بەڵکو لە ڕووی فێرکاریەوە و مێنتۆرشیپەوە. و بینیشمان لە خلالی ئەم 6 ساڵی ڕابردووە کە هیچ کات حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم دوور نەبوون لەوەی کە تووشی کارەساتی دارایی نەبن و بینیشمان کە ئێستا 3 مانگجارە 2 مانگجارێک موچەیەت بەڵام بەدیلی ئەوەمان لا نییە. ئێمە پیانەڵین بەدیلی ئەوە کارسازیە. ئەگەر بڕیار وابێت کە ئەوان کەسێک نەبێت دەستیان بگرێ ئێمە مانگانە کە ئەو پرۆگرامی خۆمان ڕاگەێنین خەڵک ئەتوانێت بیرۆکەکانی خۆیان بنێرن بیرۆکەی کاریگەر کە بتوانێت گۆڕانکاری لە کۆمەڵگە دروست کات و ببێتە بیرۆکێکی خزمەتگوزاری ئێمە سەپەرشتی بیرۆکەکەکەین و لامان کەتیشە فەندی مادی ئەکەین جاتر بە پێی پرۆژەکەی کە خۆی هەیەی و ئەبێ ئەو کەسانی کە بیرۆکەکانیان تەقدیمەکەن بۆمان بسەلمێنن
کە ئەتوانن چەند کەسێک لە عیلەکەی خۆیان لە خێزانەکەی خۆیانە لە قەیرانی دارایی دوور بخەنەوە. جگەلەوە ئێمە بیرمان لە کۆمەڵێک چالاکی تر کردوێتەوە کە کاریگەرەکەی یەکسەر دیار بێ. بۆ نمونە جۆفێرێکی خۆمان هەبێت کە بتوانین 6 مانگ جارێک نەک بیکەین بە ساڵی جارێک لەبەر ئێمە لە قەیرانێکی خۆڵین ئێمە پەیوەندیمان بە کۆمپانیاکانەوە هەبێت و بزانین چەند هەلی کاریانەوێ لە ڕێی نێتوەرکی ڤن فاوندیشنەوە ئەو فەرمانبەرانە ئەو کارمەندانە لەوێدا بمەزرێن. ئەوەی شەیەکەی لەو چالاکیانەوە جگە لەوەش لەگەڵ سێ ڕێکخراوی نەدەوڵەتیا لە ئێستا لەسەر هێڵین بۆی بتوانین لە ساڵی داهاتوو بەلانی کەمەوە 1100 گەنج ببن بە خاوەنی بزنسی خۆیان. ئەم سیستمە ئاڵۆزە ئەبێ سادە بکرێتەوە بۆ یارمەتی کارسازان. بە دڵنیاییەوە ڤن فاوندیشن دامەزراوەیەکی قازانجنەویستە و سەرجەم ئەو پرۆژانی کە هەیەی قازانجی لێوە نایەتە دەرەوە لەبەروی ئێمە پەیوەندیەکانمان لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتەکانە و بەپێی فەند ئێمە تەعاملەکەین. بە دڵنیاییەوە ئەگەر بێت و دامەزراوەیەکدا بمەزرێ بەبێ ئەوەی گۆڵێکی هەبێ بەبێ ئەوەی خەونێکی هەبێ بە دڵنیایەوە نەجاحەت نایەنێەوە سەر ناگرێت. بوونی ڤن فاوندیشن لە ئەنجامی ئەو کارە میدیایە بوو کە ئێمە وەکو میدیا ئەمان کرد و بەردەوام ئەمان بینی لە ڕێی دۆکۆمنتارەکانەوە کە وڵات لە فەوزایەکی گەورەیە لە ڕووی ژینگەی، لە ڕووی جێندەر، لە ڕووی پاراستنی ئاژەڵ و لە ڕووی دەستپێشخەری هەلی کار بۆیە زانیمان کە ئێمە ئەبێ فاوندیشنێکدا بمەزرێنین و ڤن فاوندیشن بۆیە دامەزراوە کۆمەڵە کێشەی بنەڕەتی هەیە لەو چوار مەجاڵی کە باسم کرد کە ئێمە توانین بە چالەکی جۆرەکان چارەسەری بکەین.